بە بڕوای من ئەم ناڕەزایەتیانە درێژەیە بێت چونکە ئەم چێشمەکێشی بەغدا و هەرێمە یەکێتی و پارتی و هەرێمە ئەم چێشمەکێشە بەم یەک دوو معاشە کۆتایی نایە، بەم وەرەقەیە کە ئیمزان کردو کۆتایی نایە. چێشمەکێشی بەغدا و هەرێم لەسەر ئەساسی تەوازنی هێز و وەرگرتنەوەی ئیمتیازات دامەزراوە، لە دەستورەکەشە ئەمە نووسراوە. هەرچی بەغدایە دەیەوێت دەسەڵاتی یەکێتی و پارتی کەم کاتەوە، درێژە وردە وردە درێژای کێشەیە بڕوا بکە ئەی کێشی ئەگەر بێت و دەسەڵاتێک لە مەرکەز محکەم دروست بێت، لە مەرکەز محکەم دروست بێ، بڕوا بکە یەخەی یەکێتی و پارتی و مناڵەکانی شیانەگرن ئەو پارانەی کە بردویانە وردە وردە داوای و پارانە ژەکەرەوە لێە. من مەبەستمەوە داوای پاراکەنەوە ئەیخەنە چیسەی حکوومەتی عێراقیەوە، بەس چێشمەکێشێکە لە بینی ناسیۆنالیزمی کورد و لە بینی دەسەڵات لە مەرکەزە بە قازانجی مەرکەز گۆڕاوە. ئەمە وردە وردە مەتارەکانیان لێوەرەگرن، حدودەکانیان لێوەرەگرن، نەوتیان لێوەرەگرن، داهاتی ناوخۆیان لێوەرەگرن وردە وردە. من جاری کە باسم کردووە وایان لێەکەن پشوک پشوک وەکو مەجلیسی تەشریعی و تەنفیزیەکەی جارانیان لێەکەن. ئەوەی کە تاوەکو ئێستا ئەمە درێژەی کێشاوە لەبەرەوەی لە مەرکەزی شاد دەسەڵات هەلا هەلایە، لە مەرکەزی شاد دەسەڵات یەکگرتو نییە، یەک ئوفقی نییە، یەک لەوێش ئەنواع و ئەشکال میلیشیا، ئەنواع و ئەشکال دز، ئەنواع و ئەشکال فەسادی هەیە. یەکێتی و پارتی نانی ئەو وەزع ناسەقامگیری بەغداژە خۆن، نانی ئەوە خۆن.